و خوێندکارانی خۆشەویست، هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن. لە بابەتی کۆمەڵایەتی لە بەشی مێژوو ئەچینە بەشی چوارەم، باسی مێژووی ئیسلامەکەین، ژیاننامەی پێغەمبەر لاپەڕە 60. بە کورتی باسێکی ئاینی ئیسلامەکەین. ئاینی ئیسلام دوایین ئاینی ئاسمانیە کە خودای گەورە بۆ مرۆڤ ناردوێتی. هەموو ئاینە ئاسمانیەکان وەک ئاینی ئیسلام و مەسیحیەت جوولەکە سەرچاوەکان فەرمانەکانی خودای گەورەیە کە بۆ هەر یەکەیان کەسێکی ڕاست پاردووە تا پەیامی ئەم ئاینە بە خەڵک ڕابگەێنن. ئەم کەسەش پێی دەگوترێت پێغەمبەر کە هەڵبژاردەی خودایە. ئیسلام ئەو ئاینەیە کە بۆ پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ هاتووە لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە. ئەو کەسەش کە باوەڕ بەم ئاینە بهێنێ پێی دەگوترێت موسڵمان. و هەروەها مسلمانان باوەڕیان بەوە هەبووە کە پێغەمبەرەکەیان محەممەد دوایین نێردراوە و پێغەمبەری ئەڵڵایە. هەروەک باوەڕیان بە ڕۆژی دوای و فریشتەکان هەیە. قورئان بە پەیامی ڕەوانەکراوی خوددا دەزانن بۆ سەر محەممەد و قورئان سەرچاوەی یەکەمی شەریعەتی ئیسلام. پاشان کردەوەکان و وتەکانی محەممەد سوننەت دێت. هەروەک مسلمانان باوەڕیان بە هەموو نێردرا و پێغەمبەرەکانی پێش محەممەد هەیە، وەک ئیبراهیم، یوسف، موسا، عیسا، بە تایبەت ئەوانەی ناویان لە قورئاندا هاتبێت. زۆربەی مسلمانانی ئەمڕۆ لەسەر مەزهەبی سوننن یان شیعەن. هەندێک کەمایەتی تر هەن کە لەسەر مەزهەبی ترن. ئیندۆنیزیا گەورەترین وڵاتی ئیسلامیە لە ئێستادا، لە 11 مسلمانانی جیهان لەخۆ دەگرێت و ئەوانی تر دابەش دەبن لە جیهاندا. بەم شێوەیە لە 125 لە باشووری ئاسیا، لە 120 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لە 102 لە ئاسیای ناوەڕاست، لە 104 لە وڵاتەکانی تری باشووری ئاسیا، لە 115 ئەفریقیا و هەروەک چەند کۆمەڵگەیەکی ئیسلامی هەیە لەکوێ لە چین و ڕووسیادا. بەڵام بە کەمایەتی دادەنرێن لەبەر زۆری ژمارەی دانیشتوانیان. ژمارەی مسلمانان ئەمڕۆ دەگاتە 1.3 ملیار کەس. بەم شێوە لە 120.1 دانیشتوانی جیهان پێک دێن و ژمارەیەکی زۆر مسلمانان هەیە. لە وڵاتە پیشەسازیەکانی وەک ئەمریکا، کەنەدا، وڵاتەکانی ئەوروپای ڕۆژئاوا، ئەمیش بەهۆی کۆچکردن بووە بۆ سەرچاوەی بژێوی. ڕێژەی مسلمانان لەم وڵاتانە بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات. ئەمیش بەهۆی ئەوەی کە نەوەکانیان هەڵدەستن بەوەی کە بە شێوەیەکی بەرچاو ئاینەکە بناسن. ئێستا هەروەها باسی باردۆخی عەرەبەکانەکەین پێش هاتنی ئاینی ئیسلام. باسی باردۆخی عەرەبەکانەکەین پێش هاتنی ئاینی ئیسلام. ئاینی ئیسلام لە نیمچە دوورگەی عەرەبیدا پەیدا بوو، لە بارودۆخێکدا کە لە زۆر لایەنەوە ناهەموار بووە. عەرەبەکانی ئەم ناوچەیە بەدەست چەندان کێشە و گرفتی ناخۆشەوە دایان ناڵان. عەرەبەکان لە چەندان هۆز و بنەماڵە پێک هاتبوون. هەر دەستە و بەرژەوەندی خۆی دەویست لەگەڵ ئەوانی تردا ناکۆک بوون. زۆر جار لە سەرشتی بێبایەخ و شەڕ و ئاژاوەیان دەنایەوە. خەڵکێکی زۆر لە ناو دەچوون. ژیانی عەرەبەکانی دوورگەی عەرەبی سەخت بووە، چونکە وشک و بێدەرامەد بووە، جگە لە هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی ناشرین و بتپەرستی و کۆیلایەتی. ئێستا باسی مەککە ئەکەین کە شوێنی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ، گرنگی شاری مەککە باس ئەکەین. پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ لە شاری مەککە لەدایک بووە، لە بنەماڵەی هاشمی سربەهۆزی قوڕەیش بووە. ئەم هۆزەش لە بەناوبانگترین هۆزەکانی مەککە بووە. باوکی ناوی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەڵیب بووە. دایکیشی ئامینەی کچی وەهەب بووە. پێغەمبەر بەر لەوەی لەدایک بێت باوکی کۆچی دوایی کردبوو. لە 12 مانگی ڕەبیعی یەکەم بەرامبەر بە 20 مانگی نیسانی ساڵی 571 زاینی لەدایک بووە. ئەم ساڵەش لەلای عەرەبەکان بە ساڵی فیل ناسراوە. لە تەمەنی 25 ساڵیدا ژنێکی ناوداری شاری مەککە کە ناوی خەدیجە کچی خۆیلد بوو شووی پێکردووە. لە ئەشکەوتی حەڕا لە تەمەنی 40 ساڵی خوددا سروشی بۆ ناردووە، وەحی بۆ ناردووە.
مەککە شارێکی گرنگ و بەناوبانگ بوو، کاروانی بازرگانی پێدا تێدەپەڕی، هەر لە کۆنەوە شارێکی پیرۆز بووە، بە تایبەت کە کەعبەی پیرۆزی لێ لەلایەن ئیبراهیم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دروستکراوە. و ئێستا وێنەی چەند وێنەیەکی شاری مەککەی پیرۆستان بۆ دانێم. زانیاریکی تیا کتێبەکە ئەویش ساڵی فیلە پێناسەکەیەتی، ساڵی فیل ئێوە لەبەریەکەن. ساڵی فیل ئەو ساڵەیە کە پادشای وڵاتی حەبەشە ئەبرەها هێرشی کردوتە سەر مەککە بە مەبەستی تێکدانی کەعبە. لەم هێرشەدا فیلی بەکارهێنا. بانگەوازی خەڵک بۆ ئاینی ئیسلام پێغەمبەر لە سەرەتادا بەنهێنی دەستی بە بانگەواز کردو بۆ ئاینی ئیسلام. تەنیا چەند کەسێکی نزیک بڕوایان بە پێغەمبەر درودی خوای لەسەر بهێنەوە. پاشان کەم ئاینە نوێ لایەنگری زۆر بووە، پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و هاوڵەکانی بە ئاشکرایی بانگەوازی خەڵکیان دەکرد بۆ ئاینی نوێ. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ لە سەرەتادا بانگەوازێکی نهێنی کردووە، تەنها بۆ خزم و کەس و کارە نزیکەکانی خۆی. ئەم بانگەوازە نهێنیە ماوەی 3 ساڵی خایاندووە، بەڵام دواتر خوای گەورە فەرمان بە پێغەمبەرمانەکە درودی خوای لەسەر بێ کە ئیتر واز لە بانگەوازی نهێنی بهێنێت و دەست بکات بە ئاشکرا، بە بانگەوازێکی ئاشکرا و ئاینی ئیسلام بە شێوەیەکی بەربڵاو بێتەوانێ و لایەنگرانی زۆر بێت. بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەلایەن قوڕەیشیەکانەوە بەبوونی ئەم بانگەوازەوانێ کە باوەڕیان پێ نەدەکرد تووشی ئازار و مەینەتێکی زۆر بووە. ئێستا ڕاهێنانمان هەیە. ڕاهێنان یەکەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ داوای لە خەڵک دەکرد کێ بپەرستن. دووەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە سەرەتادا چۆن دەستی بە بانگەواز کرد. سێەم کێ لەم کەسانە زووتر باوەڕیان بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هێناوە. خەدیجەی خێزانی، ئەبوبەکری سدیقی هاوڕێی، عەلی کوڕی ئەبوو تاڵیبی ئامۆزای. هەڵوێستی خەڵکی مەککاکەین بەرامبەر بە پێغەمبەر. هەڵوێستی کەسانی ناو مەککە لە سەرەتادا دژایەتی پێغەمبەریان دەکرد درودی خوای لەسەر بێ، کە ڕازی نەبوون بەوەی کە واز لە بتپەرستی بهێنن. ڕازی نەبوون کە واز لە بتپەرستی بهێنن لەبەرەوەی دەیانوت ئێمە کە شتێک نابینین چۆن باوەڕی پێ بکەین. بۆیە زۆر ئەشکەنجەی پێغەمبەریان نا درودی خوای لەسەر بێ، بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و هاوڵەکانی بەردەوام بوون لەسەر بانگەوازی خەڵک بۆ ئاینەکەی خۆیان و لە هەڕەشی بێ باوەڕەکان نەدەترسان. لە دوای ئەم هەموو مەینەتی و ئازارانی کە بەسەر پێغەمبەر هاتووە درودی خوای لەسەر بێ بڕیار ئەدا کۆچ بکا بۆ مەدینە. لەگەڵ ئەوەشدا توندوتیژی بێ باوەڕەکان موسڵمانەکان و زۆر ئازار دەدا، ڕێگەیان لێ دەگرتن تا نەتوانن پەیڕەوی ئاینی خۆیان بکەن و بانگەوازی بۆ بکەن. بۆیە دەبوایە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕێگە چارەیەک بدۆزێتەوە. ئەوە بوو بڕیاری خۆیدا هاوڵەکانی مەککە جێبهێڵن کۆچ بکەن بۆ شارێکی تر کە ئەویش یەسریب بوو. هەندێک لە خەڵکی ئەم شارە لە کاتی حەجدا بوونە موسڵمان و داوایان لە پێغەمبەرە کرد بچێتە شارەکەیان کە گەیشتە ئەوێ ناوی شارەکەیان گۆڕی بۆ مەدینەی منەوەرە. ڕاهێنانمان هەیە ئەم ڕستانە ڕاستن یان چەوتن چەوچەکانیش ڕاست بکەن. یەکەم خەڵکی مەککە هەمویان بە ئاینی ئیسلام ڕازی بوون. دووەم خەڵکی مەککە بتپەرست بوون. سێم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و هاوڵەکانی لە هەڕەشە دەترسان. چوارەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ شاری مەدینە کۆچی کرد. اینجا باسی کارە گرنگەکانی پێغەمبەرەکەین درودی خوای لەسەر بێ لە شاری مەدینە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەدینە چەند کارێکی گرنگی ئەنجامدا. بەر لە هەموو شتێک مزگەوتێک دروست دەکا بۆ نوێژکردن و بەڕێوەبردن و کاروباری موسڵمانەکان. ئەم مزگەوتەش تا ئێستا ماوە. هەروەها بڕوانامەی مەدینەی دەرکردووە بۆ ڕێکخستنی پەیوەندی نێوان خەڵکی شاری مەدینە، دیاریکردن و ئەرک و مافی دانیشتوانەکەی کە لە دوو بەش پێکاتەوە. یەکەم کۆچکردووەکان
کە لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە مەککەوە کۆچیان کردبوو پێیان دەگوترا المهاجرین. دووەم، خەڵکی شاری مەدینە ناویان لێنرا پشتیوانان. کۆچکردووەکان و پشتیوانەکانی کردە برای یەکتر و پەیمانیشی لەگەڵ جوولەکەکانی مەدینە بەست کە دژایەتی یەکتر نەکەن، بەڵام جوولەکەکان لەو پەیمانە پەشیمان بوونەوە. ئەماش نەخشەی دەوڵەتی ئیسلامیە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. اینجا ڕاهێنانمان هەیە کۆچکەرەکان و پشتیوانەکان بوونە چی یەکتری، هەروەها کارە گرنگەکانی پێغەمبەر لە مەدینە بژمێرە، هەروەها بڕوانامەی مەدینە باسی لە چی دەکرد. سەرکەوتنی ئیسلام و ماڵئاوایی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دوای بە دوای خستنی کاروباری مەدینە لەلایەن پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دیسان ڕوبەڕووی خەڵکی مەکە ئەبنەوە کە بەردەوام بوون لە دژایەتیکردنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و هەروەها موسڵمانان. بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەبوایە بۆ بڵاوکردنەوەی ئاینەکەی شەڕ لەگەڵ قوڕیشەکانی مەککە بکات. ئەوە بوو چەند شەڕێک لە نێوان هەردوو لا ڕوویداوە. لە گرنگترینی ئەو شەڕانە شەڕی بەدر، شەڕی ئوحود و خەندەق بوو. پاشان پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ساڵی 6 کۆچی ڕێکەوتنامەی حودەیبیەی لەگەڵ قوڕیشەکان مۆر کردووە و شەڕ ڕاگیرە. لە ئەنجامی ئەم ڕێکەوتنەشدا موسڵمانەکان کەوتنە خۆ و خەڵکێکی زۆریان هێنایە سەر ئاینی خۆیان. ئەوەندەی نەبرد قوڕیشەکان ڕێکەوتنامەکەیان شکاند. بەڵام لە کۆتاییدا موسڵمانەکان سەرەکەون لە ساڵی 8 کۆچی شاری مەکەیان ڕزگار کرد. دانیشتوانی شارەکەش بوونە موسڵمان. دوای ئەم ڕووداواش بەرەبەرە عەرەبەکانی دوورگەی عەرەبی پەیوەندیان بە پێغەمبەرەوە کرد و بوونە موسڵمان. لە 12 مانگی ڕەبیعی ئەوەل ساڵی 11 کۆچی بەرامبەر 634 زانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نەخۆشکەوت و کۆچی دوایی کرد. ئێستاش ڕاهێنانمان هەیە لاپەڕە 64 گرنگترین شەڕەکانی موسڵمانان لەگەڵ قوڕیشەکان بژمێرە، هەروەها ئەنجامی ڕێکەوتنامەی حودەیبیە باس بکە، هەروەها کێ ڕێکەوتنامەی حودەیبیەی شکاند، کەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کۆچی دوایی کرد. هیوادارم هەموو لایەکتان سوودتان لێوەرگرت بێ.